تەندروستی دەم و ددان ڕێبەرێکە بۆ تەندروستی گشتی. ئەگەر چاو پەنجەرەی مێشک بێت ئەوا دەم و ددان پەنجەرەی لەشە. بارودۆخی تەندروستی دەم و ددان کلێلێکە بۆ دەرخستنی تەندروستی گشتی لەشی مرۆڤ. ددان وەک بەشێکی سەرەکی جەستە هەموو کات پێویستی بە خزمەت و گرنگی پێدانە و دەبێت بە بەردەوامی پاک و خاوێن ڕابجیرێت. نەخۆشیەکانی دەم و ددان هۆکارن بۆ نەخۆشیەکانی جەستە و پێکەوە بەسراون، بۆیە تەندروستی جەستە گرێدراوە بە پاراستنی تەندروستی دەم و ددانەکان. بۆ قسە و گفتگۆی زیاتر لەم بارەیەوە هەر ئێستا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانداریم کردووە لە زۆر بەڕێز دکتۆر دانا بەرزەنجی، شارەزا لە نەخۆشیەکانی دەم و ددان. کاک دکتۆر سڵاوم کاتت باش و زۆر سپاس کە میوانداری ئەمەد لە پڕۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام قبوڵ فەرموو. خۆشبی ئەم کاتێ ئێوە بیسەرانی بەڕێزش باش. هەر بژی زۆر سپاس دەکەم. وەکو یەکەم پرسیار بۆچی تەندروستی ددانەکان گرنگە؟ بەڵێ ئێمە هەروەکو دەزانین دەم وەکو ئەندامی یەکەمی کۆندامی هەرش هەژمار دەکرێن و ڕۆژانە ئەو بڕی خۆراک و کاربۆهیدرات و شەکر و ئەو ڤیتامینانی کە لەشی مرۆڤ بەکاری دەهێنێت ئەوە لە ڕێگەی دەمەوە دەچێتە ناو گەدە و لێەوە دەست بە هەرسکردنی دەکرێت. دەتوانین بڵێن تەندروستی دەم کە وەکو دەرگای سەرەکی لەشی مرۆڤ بەکاردێت تەندروستیی باشی هەبێت لە شەکەش تەندروست دەبێت. هەروەها لە ژیانی ئەمڕۆمان وەکو جوانکاری بەکاردێت کە هەر کەسێک ددانەکانی ناشرین بێت یاخود ناڕێک بێت یاخود هەندێک ددانی لەدەستدا بێت کاریگەری لەسەر شێوە و هێڵکاری دەموچاوی ئەو کەسە دەبێت. بۆیە وەکو جوانکاری تاسیری زۆر زۆر لەسەر مرۆڤ هەیە و هەروەها ڕوویەکی دیکەی کە مرۆڤ وەکو لە ژەمەکاندا بەکاری دەهێنێت بۆ بڕینین و هەروەها ورکردنی خواردنەکان کە گەدە بتوانێت بە شێوەیەکی ئاسانتر و ساناتر هەرسیان بکات. هەروەها لە قسەکردنیش زۆر کاریگەری هەیە کە زمان لە کاتی جولەیدا بەدیوی پشتەوەی ددانەکانی پێشەوە و هەروەها هەتاکو مرۆڤ قسەی پێ بکات. بەڵێ زۆر ڕاستە. کلۆربوونی ددان چییە و هۆکارەکانی چین؟ ئاخۆ تەمەن تا چەند کاریگەری هەیە لەسەر کلۆربوونی ددان؟ بەڵێ خۆی لە خۆیدا کلۆربوونی ددان بریتی لە کۆبوونەوەی کۆمەڵێک بەکتریا لە شوێنی ددان کە بە سترێپتۆکۆکەس نیوتان ناسراوە کە ئەو بەکتریا هەڵدەستێت بە بەکارهێنانی ددانەکە و هەروەها هۆکاری داخورانی ئەو مادەی سەری ددانەکە کە پێی دەگوترێت مینا و عاد. هۆکاری سەرەکی بە هۆی زۆربوونی کاربۆهیدرات گزانەوەی کاربۆهیدرات و مادەیان لەناو دداندا لەناو دەمدا کە دەبێتە هۆی بوونی ژینگێکی گونجاو لەبار بۆ زۆربوونی ئەو بەکتریایە. ئەویش بە هۆی کەم شستن و کەم بەکارهێنانی دەمشۆر و کەمی بەکارهێنانی داوی ددان پاکردنەوە بۆ پاکردنەوەی بینی ددانەکان و هەروەها زۆردار هەیە کەمی لیک یاخود ناڕێکی بوونی پێکهاتەکانی لیک دەبێتە هۆی دروستبوونی ژینگەیەکی گونجاو بۆ زۆربوونی بەکتریا کە ئێمە هەروەکو دەزانین ئەرکی سەرەکی کردنەوە و هەروەها شوشتنی دەمە و ڕاگرتنی پیهێکی دەمی ئینسان کە زۆردار هەیە مرۆڤ هەندێک کەسێک گلەی لەوە دەکا کە بۆنی تفت هەیە یاخود هەندێک جار هەیە هەز دەکات دەڵێ وەڵامی ترسم زۆرە ئەوە هەمووی کاریگەری سەرەکی بۆ لیک دەگەڕێتەوە کە ئەرکی سەرەکی شوشتنی ددان و پێ دەڵێن فڵەشین ئەو بەکتریانە ڕادەماڵێت کە دژە بەکتریای تێدایە کە بایۆکاربۆنێتی تێدایە تاکو و پیهێچ دەم ڕابگرێت. تەمەنیش بێگومان لەگەڵ بەرەوپێشچوونی تەمەن زۆربوونی تەمەن و زیاد بەکارهێنانی ددانەکان ئەو مادە عادیەی کە لەسەر ددانەکان هەیە بەهۆی زۆر بەکارهێنانەوە دادەخورێ و هەروەها کواڵەتی لیکی نەخۆشکەم دەکاتەوە
زیاتر ئەگەر جگەرە چێژ بێ یاخود مادە کوهولیەکان بەکاربێنەوە زیاتر لێ دەخۆێت. بەڵێ شوشتنی ددان بەڕای جەنابەت دەبێت چۆن بێت و چەند جار بێت لە ڕۆژێکدا، هەروەها بەکارهێنانی چ جۆرە فڵچەیەک تەندروستە؟ بەڵێ ڕاستەکەی شوشتنی دەم و ددانەکان لە 2 ڕۆژ لە دوای ناخواردن ژمارەیەکی زۆر گونجاو دادرێت کە 2 جار دەم و ددانەکان بە فڵچە و هەویری ددانپاکردنەوە بشۆرێت ددانەکان و هەروەها بەکارهێنانی فڵچەی نەرم تاکو بتوانیت بە شێوەیەکی گونجاو ددانەکانت پاک بکەیت و هەروەها ئەزێتی عادی ددانەکەت نەبێت کە تووشی داڕوشاندن و شوختکردنی دی پێشەوەی ددانەکانت تووشە و هەروەها شوشتنی ددانەکان پێویستە نیم سەعات بۆ 40 دقیقە دوای ناخواردن بێت تاکو کارێک لە مابینی هەویری ددانپاکردنەوە هەروەها ئەو مادانەی کە مرۆڤ لە ژەمەکاندا دەیانخوات و هەروەها بەکارهێنانی دەمشۆرەکان کە هەر کارەخوازێک هەر مرۆڤێک پێویستی بە بەکارهێنانی جۆرێکی تایبەتی دەمشۆرەکان هەیە کە هەندێک لە دەمشۆرەکان تایبەتن بە لابردنی هەستیاری ددانەکان، هەندێکیان تایبەتن بە لابردنی هەوکردنی ددانەکان، هەندێکیان تایبەتە بە لابردنی بۆنی ناخۆشی دەم، هەر یەکە و بە پێی دیاریکردنی پزیشکی ددان بۆ کەسێکەوە کەسێکی تر دەگۆڕێ و هەروەها بەکارهێنانی داوی ددانپاکردنەوە کە ئەمە پێی دەڵێن دێنتەڵ فلۆس کە لە دوای هەموو ژەمەکان ئەگەر بتوانێن بە شێوازێکی تەندروست لەگەڵ ڕووی ددانەکان بۆ پاکردنەوەی بینی ددانەکان و دەرکردنی ئەو بڕەخۆراکەی کە لەمای بینی ددانەکان ماوەتەوە و بەکارهێنانی دەمشۆرەکان پێویستە هەر کەسێک ڕۆژی 2 جار دەمشۆرەکان بەکاربێنێت لە دوای سەعاتێک لە شوشتن و هەروەها بۆ ماوەی 40 دقیقە بۆ سەعاتێک غەرغەرە بە ئاو نەکات یاخود دەمی نەشوات یاخود ئاو نەخواتەوە تاکو کاریگەری لەسەر ددانەکانیان دروست بکات. هەروەها ئەو دەمشۆرانەی کە مادە کحولی تێدایە پێویست دەکات ڕابگیرێت چونکە بۆ ماوەی 2 هەفتە دەبێت بەکاربێت دەبێت ئێمە ئاگامان لەو شتە بێت کە ئەو دەمشۆرەی بەکاربێنین مادەی کحولی تێدا نەبێت چونکە ئەگەر لە 2 هەفتە زیاتر بەکاربێت ئەو مادە کحولی ئەوە ددانەکانی زەر دەکات. بە شێوەیەکی گشتی ئەو شتانی کە کاریگەری خراپی بۆ سەر ددانەکان هەیە چین؟ هەروەها هۆکارەکانی ئازاری ددان و باشترین چارەسەرەکانی چین؟ ئەو شتانەی کە لە ڕاستیدا کە زیان بە ددانەکانمان دەگەێنێت بریتێ لە خواردنەوەی مادە گازیەکان کە بە شێوازێکی سەرەکی وەکو ڤیرسیە کۆلایە ئەو شتانە کە دەبێتە هۆی لابردنی چینێک یاخود توێژاڵێک لە ددانەکە و هەروەها کاریگەر دەبێت بۆ هۆی گۆڕینی کواڵەتی لیکە ڕژێنەکان و کەمدەدانی لیکەکان و هەروەها خواردنەوەی ئەو خواردنەوە گازیانە دەبێتە هۆی زۆربوونی شەکرەکان و شەکرەمەنیەکان دەبێت بخورێت بەڵام لە دوایی خواردنەوەیان دەبێت بە شێوازێکی تەندروست بە بەکارهێنانی فڵچەی تایبەت و هەویری ددانپاکردنەوەی تایبەت ددانەکان پاک بکرێتەوە و هەروەها زۆر خواردنی کاربۆهیدراتەکان کە ئەوە دەبێت هۆی وەکو چۆن دەڵێن ئەوە خواردنی ئەو زۆرە بەکتریایە کە دەبێتە هۆی دروستبوون و زۆربوونی کلۆری لە ناودەم و شەکرەمەنیەکانیش کاریگەری خراپی دەبێت لەسەر زۆربوونی کلۆری لە ناودەم و هەروەها جگەرە کێشان کە ئەوە بە شێوازێکی سەرەکی دەبێتە هۆی دروستکردنی پەڵا لەسەر ددانەکان و هەروەها کەم دەردانی لیک کە کاریگەری لەسەر لیکە ڕژێنەکان دەکە و وا لە لیکە ڕژێنەکان دەکە بە شێوەیەکی کەمتر ئەو بڕە لیکەی کە ڕۆژانە دەری دەدەن دەربدرێت کە ئەمەش دەبێتە هۆی کەم دەردانی لیک کە لە دواییدا دەبێتە هۆی کەم پاکردنەوە و زۆربوونی بەکتریا لە ناودەم. بەڵێ وەکو دواپرسیار ئایا سەردانیکردنی دکتۆری ددان تەنیا بۆ نەخۆشانی دەم و ددانە یاخود پێویستە لەسەر کەسان یاساییش ناوبەناو سەردانی دکتۆری ددان بکەن؟ هەموو تاکێک پێویستە
لە ساڵێکدا بەلایانی کەم جارێک سەردانی پزیشکی دام بکە تەنانەت لەگەڵ نەبوونی هیچ کێشە و گرفتێکی دەدان چکە ڕۆژانە لەگەڵ خواردن و هەروەها بەکارهێنانی ددانەکان هەروەها پاکردنەوەی دەم و ددان پێویستە ساڵانە یەکجار پشکنین بۆ دەم و ددان بکرێت تیشکی پانۆراما بۆ ددانەکانی هەر کاکێک بامەگیرێت لە کاتی دروستبوونی هەر هەوکردنێک یاخود بزانی لە ددانەکان لە مابینی ددانەکان کلۆری پەیدا بووە یاخود هەر نەخۆشیێکی تر لە ئێرچێک یاخود لە ڕوومەت یاخود لە سەر زمان پەیدا بووە هەروەها لە چێکی ساڵانەی پزیشکی ددان دووپات لەسەر شوشتنەوەی بەلایانی کەم کردنی سکێڵنگ و پۆلشینگ ئێمە پێی دەڵێن کە بۆ شوشتنی ددانەکانە لابردنی ئەو کلسەیە یاخود ئەوڕانەکە لە ژیانی ڕۆژانەیان لەسەر ددانەکان ماوەتەوە وهەروەها چێکی کاکە بە تاقی ددانەکانە کە بۆ ئەوەی تەندروستیەکی باشیان هەبێت و ڕێگری زیادکردنی کلۆری بکرێت چکە کلۆر بوون لە قۆناغەکانی سەرەتایی پێویستی بە پڕکردنەوەیە ئەگەر چارە خواست پێڕانەگات دەگاتە بەکتریاکە دەگاتە ڕۆژی ددان و هەروەها ئەگەر لەو کاتەدا کەسەکە پێڕانەگات چارەسەری ددانەکەی کەەوە دەبێتە هۆی لە دەستدان و دەرکردنی ددانەکە بۆیە چێکی ساڵانەی پزیشکی ددان زۆر گرنگە بۆ هەر هەمومان پێویستە ساڵانە بەلایانی کەم جارێک یاخود دەمانگ یاخود هەشت مانگ جارێک تا چەکمان دەردانی پزیشکی ددان بکەینەوە. بەڵێ زۆر سپاس دکتۆر دانا بەرزەنجی شارەزا لە نەخۆشیەکانی دەم و ددان زۆر سپاس کە میوانداری ئەمەد لە پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام قبول فەرموو.